بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسولنا محمد الأمين وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه اللهم لك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت ولك الحمد بعد الرضا مسلمانان برز سلام و رحمة و مهرباني خواهي قورتان لبه سرفرازی دنیا و دواڕۆژ بن ئینشاءالله. سوپاس بۆ خوا لە ئەڵقەیەکی تری زنجیرە باسەکانمان لەژێر ناونیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم جارێکی تر دڵسۆزی بۆمان ئەنوێنێ، فێری میهرەبانیمان ئەکا لەگەڵ یەکترە، پێمان ئەڵێ هەمیشە بێ دڵسۆزی یەکتر بین. ئەگەر خێرێک لە هەر شوێنێکە بەدی بکەین ئەبێ مسلمانان لێی ئاگدار بکەین و برایانمان لێ ئاگدار بکەینەوە، ئامۆژگاریان بکەین بڵێن ئەوە خێرە. و هەر کاتێک هەستمان بە شەڕ و خراپەیە کرد لە هەر ئینسانێکی ئیماندار ئامۆژگاری بکەین، دڵسۆزی بنوێنین، پێی بڵێن ئەوە شەڕە، ئەوە خراپەیە، بۆ دینت بۆ دنیات خراپە، ئەبێ لێی دوورکەویەوە. واتە دڵسۆز بین بۆ یەکتر. بە عیبارەتێکی تر پێغەمبەری خوا پێمان ئەڵێ کۆڵەکەی ئەو دینە ئەو ئیسلامەتێدا مەزراوە لەسەر چی؟ لەسەر ئامۆژگاریکردن و دڵسۆزی بۆ یەکترە. فەرمێ ئەددین و ئەننەسیحە، دین ئامۆژگاریە، واتە پێکهاتەی دین، بڕبڕەی پشتی دین ئامۆژگاریە، ئەبێ دڵسۆزیە، ئینسان دڵسۆز بێ و ئامۆژگاری بکا بۆ یەکتر. اینجا خۆشی فەرموویە دڵسۆزیەکە بۆچێ؟ لله ولرسوله وللمسلمين وعامتهم وأئمتهم وعامتهم، بۆ هەمووان، بۆ خوا، بۆ پێغەمبەر دڵسۆز بی، بۆ خوا، بۆ پێغەمبەری خوا سەلامی خوا، بۆ پێشەوایانی مسلمانان، بۆ تەواوی مسلمانان، بۆ یەکە بە یەکەی مسلمانان ئینسان دڵسۆز بێتن و ئامۆژگاری هەبێتن. بەڕێزانم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە سەرگەرمی ئامۆژگاری بووە. جاری وایە داوایان لێ کردووە، جاری وایە هەر خۆی ئامۆژگاری مسلمانانی کردووە بەبێ ئەوەی کەسێک داواری لێ بکات. پیاوێک دێتە خزمەتی پێ ئەڵێ ئەوصنی یا رسول الله صلی الله عليه وسلم، ئەی پێغەمبەری خوا ئامۆژگاریم بکە. پێ ئەفەرمێ ئوصیکە ئەن تستحی من الله تعالى كما تستحي من الرجل الصالح من قومك. ئامۆژگاریەکە دەکەم ئەوەندە شەرم لە خوا بکە، وەک چۆن ئەگەر پیاوێکی زۆر بەدین و صالح و پیاو چاک لە نێوتان هەبێ شەرم و حیات بەرامبەری هەیە، لە بەرامبەری شەرم ئەکەی غەڵەتێ بکەی، وەک ئەوە چۆن شەرم لە بەرامبەرە و پیاوەکەی کە مرۆڤێکە بەرامبەر خوای خۆشت ئاوا شەرم بکە. ئەگەر کەسیش ئاگەی بڵێ خوا ئاگای لێ، شەرم لە خوا بکە. ئەو ئامۆژگاریەکی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. یەکی تر پرسیاری لێکە یان داوای لێکە کە ئامۆژگاری بکە، فەرمێ لا تەغضب، تووڕە مەبە. سێ جار دووبارە ئاکات و پێڵێ تووڕە مەبە، تووڕە مەبە. تووڕەبوون مەترسیە. جاری بە یەک تووڕەبوون ئاگر بەرەدەینە هەموو پەرێزی یەک ساڵمان، بەرهەمی ساڵێکمان یان چەندین ساڵمان برایەتیمانە شێوێنین، ژن و مێردایەتیمان تێکەدەین، ماڵێک لە ئارامی ئەیکەن بە ئاژاوە و لێک جابوونەوە و کارەسات. و تووڕەبوون جاری وێ دەستمان ئەچێتە خوێنی کەسەکانمان، خزمەکانمان، برادەرەکانمان، هاونیشتیمانیانمان. ئەوە تووڕەییە ماڵمان وێرانەکات. بۆیە ئەفەرمی تووڕە مەبە، ئەوەش ئامۆژگاری بوو. یەکی تر پێ ئەڵێ پێغەمبەری خوا ئامۆژگاریم کە پێ ئەڵێ ئوصیکە ئەللا تەکونە لەعانە، بەڕێز ئامۆژگاری دەکەم قەت نەفرەت نەکەی، لەعنەت نەکەی، لەعان نەبی، لەعان. هەندێک مسلمان هەیە هەر زمانی ئەکاتەوە دەک لەعنەت وا بێ، لەعنەت لە فڵانی بێ، نەفرەت لە فیساری بێ. ئەوە زۆر خەتەرە. مسلمان لەیسە المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء. تانە و تەشەر نادە لە خەڵک، نەفرەت و لەعنەت و لە خەڵک ناکات، جنێ و بە خەڵک نادە. زمانی پاکە، ئینسانی ئیماندار سەلامەتە، دەستی سەلامەتە، چاوی سەلامەتە، زمانی سەلامەتە، خەڵک لە هەموو شتێوی سەلامەتە. مسلم یعنی کەسێکی سەلامەت، کەسێکی ئاشتیخواز. و هەروەها بە پیاوێکی تر ڕۆژێکی تر فەرمووی ئوصیکە بتەقوى الله تعالى، ئامۆژگاری دەکەم کەوا هەمیشە لە خوا ترس بی، تەقوای خوات هەبێت. فإنه رأس كل شيء، سەری هەموو شتێکە تەقوە. هەر مرۆڤێک تەقوای هەبێ بێگومان بردیەتەوە لە دنیا و لە قیامەتی خۆیان. وعليك بالجهاد فإنه رهبانية الإسلام، پێویستە لەسەر ئامۆژگار دەکەم تێبکۆشە لە ڕێی ئیسلام،
ئەوە ڕەهبانیەتی ئیسلامە. خەڵک ڕەهبانیەتی هەیە، ڕەهبانیەت یعنی ڕەبەنایەتی ئیسلام کە خەڵک ئەچێت لە دێر و فڵان و فیسان ڕەبەنایەتی ئەکا گوایە خۆی فرۆشتووە بە دینی خوا، خۆفرۆشی بە دینی خوا ئەوێ بەرگری لە دینی خوا بکەیت، خزمەتی دینی خوا بکەیت، تێبکۆشی بۆ دینی خوا. وعليك بذكر الله تعالى، پێویستە زۆر ذکری خوا بکەیت، یادی خوا بکەیت، زمانت هەر بێ بە یادی خوا و ذکری خوا. وتلاوة القرآن، خوێندنی قورآنی پیرۆز. فإنه روحك في السماء، أو الروح جياني توي لا أسمان، وذكرك في الأرض، أو باسي خيري توي لا زوي، روحي توي لا أسمان، باسي خيري توي لا زوي. كإنسان قرآن بخويني وذكري خوابك. لا روايتك ترى فيها فرمي أوصيك بتقوى الله تعالى في سر أمرك وعلانيته. واتتو أمجاري تكم لخوا بترسى تقوات هبه لكاتي كوا اشتكان الديار وكات شاروش حالتي آشكراي ونهيني أزاني بوتي واي فرمو بيغمبري خواه صلى الله عليه وسلم إيوان من هي لكاتي لنيو خلقا ما شاء الله مروفك متقية دمي تربى ذكري خوا زماني ناقر لخرابا قوايا خوي أباريزي لهم حلال وحرام حرام وقناهيك بلام هر أدنى مجالك هبه لشوي تاريك به لشويني تشول به أو انتهاجي هم حرمات إخواك أخوابنا ما بده أبي بمروفي كتر أو خطر أو ينظر خطر دبي إنسان لحالتي أشكرا ونهيني أجاي لتقوى خوي هبه وبردوام بيتن ولا فرمودي كتر بيغمبر إخوة صلى الله عليه وسلم أمجاري ما نكافر من أوصيكم بتقوى الله لسان تقوى إخوة من بير خاتبه والسمع والطاعة جرالي برا قورة مسلمان كان خوتان بن أواني كلا سنور شريعة برا قورة تانا كان دعاء فرمي فإنه من يعش منكم بعدي فسيرى اختلافا كثير هر يكك ليوا بجي لدواي من زور ما بيكي زيات لدواي من بجي اختلافك زور بيني شو من ملاني وآجاوي زور بيني لولاته بلام لو كاتف عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين لو كانت دز بسنة الربازي منه هي شوار خليفة راشدة سر راسكي من بقرن بوي قمران بن وعضوا عليها بالنواجز بو شوار دداني كشتي بأهارن بو شوار دداني بيشيتان جوان جان دداني لي بقرسينن بوي لدستان درنشي وقت بيمان بلي او خلقك ايوه ليتان بسيلي او دينا او سنتي منتان لبردسي دردينه بيو بددان بيقرن مجال ندن حتى لبرددان شابت در بحم قوتك قوتان دسي بيو بقرن وإياكم ومحدثات الأمور أقدارتان كما أوشتاني كوا دائه هندرين لناوي دين كدين نين ليدور كونه فإن كل محدثة بدعة هرشي لدين دا بهندريتن زياد بكريتن أو بدعية دا هندراوة زياد كراوة وكل بدعة ضلالة حتى دا هندراوي شبه زياد يشبه لدينا قمرائية هرشي اللي يرد الفتمان أجينا وشي بدعة برتسكا زور فراوان كراوة خلقي خريكا مجامل ليك ببدعة كوانية بدعة لعبادة برزان عبادة توقيفين يعني خوا پیغمبر صلى الله عليه وسلم چون به من گوت نوج آوا یا نبی زیادو کمیتی دابکن بانگ آوا یا نبی زیادو کمیتی دابکن روجو آوا یا نبی زیادو کمیتی آوا پی الان اگر شک دستکاری بکری آوا پی الان بدعت بلام هندشی تره بکو جانی دنیا و عادات و تقالید و بونه و مناسبات ناچه بابت بدعت بو معلوماته هروها پیغمبر خوا صلى الله عليه وسلم زور جاره فرمو اوصيكم بالجار كراغاتن لدراوسي كان خوتان به وصيتنا كم كتشاك باللقل دراوسي كان يعني يفرمو اوصيكم بالانصار كرا بياوتي انصار كان لبير مكان انصار كان خلقي مدينه بن كزور جواميريان نوانت برانبر پیغمبر وهاولان كاواره بن چونه مدينه ضلي خويان مالي خويان همش تكيان بو مسلمانان كدو پیغمبر قل بيرينا اكري فرمو كرا موجغاري تانا كم تشاك باللقلو بياوان برزانم دیارە نصيحة ئامۆژگاری صفاتی پێغەمبەرانی خوش بووە عەلەیهیمو الصەلاة وەسەلام پێغەمبەرانی خوا هەمیشە ئامۆژگاری خەڵکی خۆیان کردووە سیر کە پێغەمبەر نوح سەلامی خوا لەسەر بێ چ بە خەڵکی خۆی ئەفەرمێ أبلغكم رسالات ربي وأنصح لكم وأعلم من الله ما لا تعلمون ئەمن پەیامەکانی خوا بە ئێوە ئەگەێنم نوح وایە فەرموو بە خەڵکەکەی خۆی
من پەیامەکانی خوا بە ئێوەگەێنم و من ئامۆژگاری ئێوە ئەکەم دڵسۆزی ئێوەم ئەوەی من ئەزانم لە لای خوایەوە نایزانم. هەروەها هودیش سەلامی خوا لەسەر بێ بە گەلەکەی خۆی ئەفەرمێ أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين. من پەیامەکانی خوا بە ئێوە ئەگەێنم، من دڵسۆزێکی دەستپاکی ئێوەم، ڕازگۆم لەگەڵ ئێوە، دڵسۆزی ئێوەم. صالح سەلامی خوا لەسەر بێ يا قومي لقد أبلغتكم رسالة ربي ونصحت لكم ولكن لا تحبون الناصحين. أي قالكم أمن پەیامی پەروەردگارم گەیاند بە ئێوە، والله دڵسۆزی ئێوەم، ڕازگۆمە لەگەڵ ئێوە، بەڵام بەداخەوە ئێوە دڵسۆزانی خۆتان خۆش ناوێ، هەمیشە خەڵکی دڵسۆزی خۆش ناوێ، ئەوەی کە ئامۆژگاری چاکی ئەکات، چونکە ئەو دۆستەیە کە ئەتگرێنێ، خەڵکیش حەزی لەو کەسانە دەکە کە پێی ئەکەنێنێ، نەک ئەو کەسێکەوە ئەیگرێنێ، کە ئەگەر پێکەنینەکەشی بۆ خراپە بێ، بە ماڵوێرانی بێ، هەر حەزی بەوە. شوعەیب سەلامی خوا لەسەر بێ دیسان بە گەلەکەی خۆی دەڵێ یا قومی لقد أبلغتكم رسالات ربي ونصحت لكم فكيف آسى على قوم كافرين. أي قالكم أمن پەیامەکانی پەروەردگارم گەیاند بە ئێوە، هەر ئەوانەی کە ئەیڵێن پەیامەکانی خودایە بە ئێوە ئەیگەێنم، من ئامۆژگاری ئێوەم کردووە و ئەیکەم، دڵسۆزی ئێوەمە، باشە چۆن خەفەت بخۆم بۆ خەڵکێکی کەوا بێ باوەڕ ڕستبینە، بە بێ باوەڕی ئەچێتۆ لای خوای پەروەردگار، پێغەمبەری خوای بۆ هاتووە، پەیامەکانی خوای بۆ هاتووە، ئەو ئامۆژگاریە جوانانە و دڵسۆزانەی ئەکرێ وەری ناگرێ، ئەی چ بکەم دوایە بە بێ باوەڕی ئەچنەوە لای خوای پەروەردگار. ئیبراهیم عەلەیهی سەلام ڕۆڵەکانی خۆی کەوا کاتەوە ئامۆژگاریانەکە، پیان ئەڵێ وریا بن وریا، لەسەر ئەو دینی خوایە نەبێ، لەسەر ئەو ئیسلامە نەبێ نەمرن، هەوڵدەن بە ئیسلامەتی بژین و بە موسڵمانەتیش بمرن. أفرمي ووصى بها إبراهيم بنيه ويعقوب. إبراهيم ما مشقاري رولا كانوا وكان خويا ويعقوبش يا بني رولا كانوا إن الله اصطفى لكم الدين خواو أيني بؤي وهل بجاردوه خواو ديني بئي وداوة فلا تموتن إلا وأنتم مسلمون. كرا نمرن بمسلمانتي لبي أو مشقاري بيغمبراني خواب وبونا وكاني خوان لري أواني شبو إمام مانان بمسلمانتي نبي نمرن ئاگاتان لە دینی خۆتان بێتن. بەڵێ بەڕێزەکانم، هەروەها سەردەمی موسا پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ کاتێک دەنگۆیەک دزەئەکە، هەواڵێکی نهێنی دزەئەکە، گوایە فرعەون بەتەمایە موسا بکوژێ، ئازاری بدا، زیانی پێ بگێنێ. پیاوێکی مسڵمان هەیە بە نهێنی، ئەو نهێنیە بە خێرایی ئەگەێنێتە موسا في سبيل الله بۆی عەبدێکی خوا پێغەمبەرێکی خوا نەجات بدا. وجاء رجل من أقصى المدينة يسعى لەو سەری شار پیاوێ غاری ئەدا و بە تەنگەتاوی بەرەو پیری موسا دێ، قال يا موسى إن الملأ يأتمرون بك. پێی گوت ئەی موسا ئەوە ئەشرافەکان دار و دەستە و دەسەڵات پیلانیان هەیە، پیلان بۆ تۆ، ليقتلوك بۆی بتکوژن، فاخرج فإني لك من الناصحين. كاكا برو دروا لو شارع لو والله تبرو دروا والله من دلصوزي توم وآموشقاري تكم. دي موسى سلامي خوالي سربي ككوتا ريب برو مدين وبرو مالي شعيب سلامي خوالي سربي أو آموشقاري أبو أو بياوة خوا خيري بنسي موسى نجاد دا سيد كإنساني مسلمان جاري بي هسأكا كهم ترسيل سجاني مسلمانك هيا كمظلومة كدلصوزي خلقه زانیاریەکە ئەگەێنێ مسلمانەکە نەجاتیە بێ، ئەوە پێی ئەڵێن دڵسۆزی، ئەوە پێی ئەڵێن ئامۆژگاری. خوای پەروەردگار لە گوناه و تاوان خۆش، لە گوناه و تاوانمان خۆش بێ، خوای پەروەردگار عیبادەت و خواپەرستیمان قبوڵ کە، خوای پەروەردگار وامان لێ بکە کە دڵسۆز بین بۆ خوا، بۆ پێغەمبەری خوا، بۆ ئاینی خوا، بۆ یەکتر، ڕازگۆ بین لەگەڵ خوا، لەگەڵ دینەکەمان، لەگەڵ یەکترە، لەگەڵ خۆمانە ئینشاء الله تعالى. یا ربی خوای پەروەردگار هەموو ناخۆشی و نەخۆشێکمان لە ڕێ لا بدەی، لە هەموو نەخۆشێک بمان پارێزی و عیبادەت و خواپەرستی هەموو لایەکمان قبوڵ کەی. والسلام عليكم ورحمة الله وبركاته.